و چیرۆکێک لەو چیرۆکانەی کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمانی باس کردووە. ئەو چیرۆکەش ئەوەیە پیاوێک لە ئومەتانی پێش ئێمە ڕێیە کرد، گوێی لە دەنگێک بوو لە پەڵە هەورێک. با بزانین ئەم دەنگە چییە و ئەم پیاوە کێ بوو و هۆکارەکەی چی بوو. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام: بينما رجل بفلاة من الأرض فسمع صوتا في سحابة اسقي حديقة فلان. دەفەرمێ پیاوێک لە ئومەتانی پێش ئێوە ڕێیە کرد، معلوم نییە ئەو ئومەتە کێ بوو، ئایا بەنی ئیسرائیل بوو، لە ئەهلی کتاب بوو، گرنگ نییە بزانین کێیە، بەڵام گرنگەوەیە قسەکە صحیحە و فائیدەی لێ بکەین بەڕاستی. و ئەم پیاوە کێیە ناوی نەهاتووە، بەڵام فەرمووی اسقی حدیقەتە فولان، واتە ئەم پیاوە ڕێیە کرد. کاتێک ڕێیە کرد فی ئەڕضین فەلات، لە شوێنێکی سەحرایەکی چۆڵ، لە ناو هەورەوە گوێی لە دەنگێک بوو، فەرمووی بڕۆ ئاوی حەدیقە و واتە زەرەعات و باخی فڵانە کەسدا. کابراش ئاوا سەری بەرزەوە کرد، عەجایبی هات، ناو کابرای هاورد. ئەم پیاوەشە فەرمێ فتنحى ذلك السحاب فأفرغ ماءه في حرة. دەفەرمێ ئەم هەورە کەوتە ڕێ هەتا چووە سەر بڵێن گۆمێ ئاو یاخود با بڵێن چاڵێک، ئەم پەڵە هەورە لێ وەستا بە ئیزنی خوای پەروەردگار باران باری. دەفەرمێ من ئاوا متابعیمە کرد هەتا چوومە دیار ئەو دۆڵە، ئەو چاڵە ئاوە تاکو پڕی ئاو بوو، بارانی ڕەحمەت باری. دەفەرمێ فإذا شرجة من تلك الشراج قد استوعبت ذلك الماء كله فتتبع الماء. دەفەرمێ ئەم ئاوە هەمووی لە شوێنێک کۆبووە، دوایی ئاوەڕۆیەک وەکو جۆگایەک ئەو ئاوە ڕێی کرد بە دوایە ڕۆشتم هەتا چووە ناو باخی پیاوێک. دەفەرمێ کەوت مەڕێ متابعیم کرد، وتم بزانم ئەبێ ئەم پیاوە کێ بێت. کاتێک ئەم ئاوە ڕۆشت بە دوای کەوتم چووە ناو باخی پیاوێک. دەفەرمێ فإذا رجل قائم في حديقته يحول الماء بمسحاته. دەفەرمێ بینیم پیاوێک بێڵێکی پێ ئاوەکە ڕێخەکات، جارێ بەملا جارێ بەولا، ئەو ئاوە تەوزیعەکە بۆ ناو باخەکەی. کاتێک ئەم پیاوەی بینی فقال له يا عبد الله ما اسمك؟ فەرمی ناوت چییە؟ قال فلان للاسم الذي سمع في السحابة. فەرمی من ناوم فڵانە، بەڵام تەماشای کرد هەمان ئەو ناوەیە کە لە هەورەکەی گوێی لێ بوو. ئەم حەدیثەش لە صحیحی مسلمە. دەفەرمێ فقال له يا عبد الله، کابرای جوتیار فەلاح خاوەن باخەکە ئەوجا فەرمووی يا عبد الله لم تسألني عن اسمي، بۆ پرسیار ناومەکەی چی ڕووی داوە؟ فقال إني سمعت صوتا في السحاب الذي هذا ماؤه يقول اسقي حديقة فلان لاسمك فماذا تصنع فيها؟ فرموي چونکە لەناو ئەو پەڵە هەورە کە ئێستا باران باری من متابعەیم کرد، جۆم لە دەنگێک بوو، بانکەرێک بانگی کرد، فەرمووی بڕۆ ئاوی حەدیقە و باخی فڵانە کەسدا، هەمان ناوی هاورد، بۆیە تاکیدم لێت کردەوە. ئەوش فەرمووی ئەما إذ قلت هذا فإني أنظر إلى ما يخرج منها. فەرمووی وەڵاهی ئەگەر مادەم ئیشەکەی من ئاوە کەشف بوو، ناوم لەو پەڵە هەورە هاتووە، مەوزوعەکەت بۆ باسەکەم، چونکە پیاوە پرسیاری لێ کرد، وتی تۆ چیەکەی وا لە ناو هەورە ناوتویان هاورد؟ فقال أتصدق. فەرمووی ئەم باخەی منت بینی کەمە سێ بەشەوە، بەشێکیان بۆ ماڵ و منداڵی خۆم لی وەلعیالی، وبشيشان أيضا بفقير هجار، وبشيشانش وأرد فيها ثلثة، واتا يجلس سرسي أم برهمي أم باخا، أي جرم ويكم بنتو أو جاديسا زرعاتك باخكم بۆی بەرهەمی هەبێت. کەواتە ئەم پیاوە بەرهەمەکەی کاتە چەند بەشەوە؟ سێ بەش.
بەشێکی بۆ خۆی و ماڵ و منداڵی خۆن، بەشێکی کاتە خێر بۆ فەقیر و هەژاران، و بەشێکی ئێڵێتەوە بۆ ئەوەی دیسان لەسەنەوە بۆ تۆکردن. ئەم حەدیسە براکانم کۆمەڵی فەوائیدی هەیە بە فائیدەکانی لێ دەرکەین. یەکەم فەضلی سەدەقە. ببینن ئەم پیاوە لە پێناو خوای پەروەردگار هەر کاتێک باخەکەی بەرهەمی بەهاتایە ئەیکردە سێ بەشەوە، بەشێکی ئەدا بە فەقیر و هەژاران، فەقیر و هەژارانی لەبیر ناکرد، قەت لەبیری ناکرد. بۆیە خوای تەعالا فەرمێ وما تفعلوا من خير فإن الله يعلمه وما تفعلوا من خير تجدوه، ئەی بیننەوە بە چاوی خۆتان. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کەسی وا هەیە لە ئێوە يتصدق بعدل تمرة، صدقەیەکەکە بە ئەندازی دەنکە خورمایەک. ئەم دەنکە خورمایە لای خوای پەروەردگار يربيها لكم كما يربي أحدكم فلوة، چۆن کەسێک لە ئێوە بەچکە ماینێکی هەبێ گەورەیکە تاکۆ بێتە ماینێکی تەواو، دەفەرمێ ئەم دەنکە خورمایە خێرا لای خوای پەروەردگار گەورە بێت حتى يكون مثل جبل، تاکو وەکو شاخێکی لێ دێت. چێ؟ ئەو کەسەی کەوا ماڵەکەی ئەبەخشێ لە پێناو خوای تەعالا. بۆیە هەر لەبەرەوە ناونراوە سەدەقە، یعنی بەڵگەی لەسەر ئەوەی خاوەنەکەی ڕازگۆیە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام والصدقة برهان، ماڵبەخشین بەڵگەی صدقی خاوەنەکەیەتی، بەڵگەی ئیمانی خاوەنەکەیەتی. چونکە ماڵ لای ئینسان عەزیزە، ماڵ خۆشەویستە، وإنه لحب الخير لشديد، ئینسان حەزی لە پارە و ماڵ و دەوڵەمەندیە. کاتێک لای خۆشەویستە سێرەکەی دەرێکا لە پێناو خوای تەعالا، زەکاتی لێدا، یارمەتی فەقیر و هەژاری ئەدات، یارمەتی هەتیوەدا، یارمەتی بێوەژن ئەدات. ئەم پیاوە سێرکەن هەموو ماڵەکەی کولی جارێک کردە سێ بەشەوە، بەشێکی بۆ فەقیر و هەژارە، قەت فەقیر و هەژاری لەبیر نەکردووە. بەڵام ئێمە زۆر جار وا بیرەکەینەوە، ئێمە مادی بیرەکەین وەڵێن ئێمە دینارێ دەرکەین پارەکەمان نەقسە بێتەوە. یعنی بۆ نمونە تۆ پارەکەت ملیۆنێ بێ کە تۆ 100,000 لێ دەرکەی وازێتی تەواو لە برسان بردوویت، بەڵام وان نییە. ئەوە شەیطانە، الشەیطان یعیدکم الفەقر، شەیطان وعدی ئەوەتانە داتێکەوە فەقیر بن، بەڵام والله یعیدکم مەغفرة منه وفضلا. ئاگای لەوە نییە کە خوای پەروەردگار بەرەکەتی تیاکات. ئەوجا ئەم یعنی وا بیرەکاتەوە هەر پارە لای موهمە، مادیە، بیر لەوە ناکاتەوە تۆ ئەو سەدەقەی کەوا ئەیدەی ئەبێتە هۆکاری ئەوەی کە خوای پەروەردگار ماڵ و منداڵت بپارێزێت. ئەیە هەموو لەش ساغەی ماڵ و منداڵت خوای گەورە مناڵتی لەش ساغ کردووە، ئێمە ماڵ نییە. سەحەت و لەش ساغی خۆت ئەمە ماڵ نییە، ئەمە ڕزق نییە. ئەی ئەو ماڵەی کە خوای پەروەردگار پێتی داوە خانووێ جوانت هەیە، ئەی ئەمە ماڵ نییە. بۆیە قەت وا بیر نەکەنەوە بڵێ وەڵای من ئەگە دینارێ بەخشم لیکەمە بێتەوە. نە، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام واللهی قەت ماڵ ببەخشین کەم ناکات. بۆیە ببەخشن، چەنێ ئەبەخشن ببەخشن ئیلا خوای پەروەردگار بەرەکەتی تیاکات. بە نەسی ئایەت يمحق الله الربا ويربي الصدقات، صدقەتان بۆ گەورەکات، بەرەکەتی تیاکات. چەند کەس تووشی بەڵاو موسیبەت بووە، بەڵام ئاگای لە خۆی نییە، خوای گەورە لەسەری هەڵی گردووە بەهۆی سەدەقەیەک، بەهۆی ئەوەی کەوا چاوی لە فەقیر بووە، بەهۆی زەکاتەکەی. تۆ ئاگاد لێ نییە، لەولاوە خوای تەعالا کۆمەڵێ بەڵای لەسەر لات بردووە. ئەم پیاوە ئەم باخەی بووە بەرهەمدار بووە، چونکە بەشێک لە باخەکەی ئەکردە خێر. ببینە خوای پەروەردگار هەورێکی بۆ تەرخان کرد، باران ببارێ بچێت بۆ ئەوەی ئاوی زەرعاتەکەی بدات. کەواتە لەوە نەترسین. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کولی ڕۆژێک فریشتە دوعاکات، دەفەرمێ اللهم اعطي منفقا خلفا ويقول الآخر، دو فريشتا، ويقول الآخر اللهم اعطي ممسكا تلفا. أي پروردگار هر کسی مالکی ابخشه یا ربی خدایا بوی قربوب کیتو، بوی بینی توجه،
خوایە گیان بەرەکەتی تیاکەیت کولی ڕۆژێم دوعایا کرێت دەمە بەیانی ئەی ئەوەی کەوا ماڵەکەی ئەگرێت وأما من بخل واستغنى وكذب بالحسنى ئەوەشی کەوا ڕەزی لەو قورچۆکە ماڵەکەی نابەخشێ لە کاتێکە بوونەیە دەفەرمێ خوایە ئەو کەسەی کە ماڵەکەی کردەوە یارمەتی فەقیر و هەژاری نەدا یا ڕەبی خوایە تەلەفیکەی لە ناوی بەری بێبەرەکەتیکەی ئێمە زۆر جا ماڵەکانمان بەرەکەتی تیانە لەسەرێکە سەفتەیەکەین بەشی فەقیر و هەژاری لێ نادەین ئەوە نەزانی لە کتوپڕێکە تووشی نەخۆشیەک بووی ئەو جا بڕۆ بە دەفتەر سەرفیکە ئەوەی کەوا ساڵەهای ساڵە خڕت کردووە لەولاوە هەمووی داهەنیت تەشبیه نەبێ وەکو قومار وایە بەڵام کە لە پێناو خوای تەعالا دات خوای تەعالاش ڕەحمت پێکات تیجارەتەکەتش بەرەکەتی تیاکەوێت بۆیە مەترسن كواتا ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب رزق لا إخوائي وفي السماء رزقكم وما توعدون رزقي إيما لآسمانا بخوا لسر زوينيا لآسمانا وخواي قربوا دنيري أو تا بلا هوريك وأمرك خواي تعالى فرمي برو آوي زرعاتي فلانا كزدا هندي للسلف أم آياتان إخواناي وفي السماء رزقكم وما توعدون دسيانا كرب قريان ئەوت بۆ گرێ داوت ئەبێ چی خوای گەورەی تووڕە کرد بێ کە خوای پەروەردگار سوێ نەخوا دەفەرمێ فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون يعني دڵنیا بن خوای گەورە ڕزقتانە دات سوێن بێ خوای گەورە سوێ نەخوات کەم جار خوای گەورە سوێ نەخوات فورب السماء والأرض سوێن بە پەروەردگاری ئاسمان و زەوی إنه لحق والله رزقي إيه ولا يخوي پروردگارا وحقا كل كسيق لإيه رزقك لا يخوي پروردگارا مثل ما أنكم تنطقون قمان تانية كاتك إيه وكو نقصة نا رزقي إيه وش آوها لا يخوي پروردگار كواتا با نترسين لفقيري بتايبد لما نقا بيروزا همانا الحمد لله دسك مجير فان مكاكا قرين بناو خلقيا خلشيكيا موچەی مانگانی لەسەر هەرێمی کوردستانە موچەی وەرنەگرە بڕۆ یارمەتی بدە برا کابرا مانگانە 400-500 وەرەگری ئەوە مسکینە لە کێو بەشێکات 3-4 مناڵی هەیە هەر مناڵەکانی بڕا بۆ قوتابخانە و دەوام مانگانە 200-300 هەزار ئەوێت ئەم پیاوە بەچی بژێت بەڵام تۆش لەولاوە دینار دۆلار ئاڵتون هەمووی سەفتە کردو و بە کەیفی خۆی تەراتێنی تیانێتەوە و چاوی لە فەقیر و هەژارانش نییە ئەو ماڵە بێبەرەکەتە ئەگەرش بە زۆری بیبینی بەرەکەتی تیان نییە لە ناکاوێکە ئەمڕۆ بەیانی خوای تەعالا بەڵایەکت بۆ دێنێ نەخۆشیەکت بۆ دێنێ وات لێکە مەشغوڵتەکە بەو ماڵە بۆیە لە پێناو خوای تەعالا بیبەخشین فایدەیشی تر النفقة فضل النفقة على العيال ببینن ئەم پیاوە بەشێک لە بەرهەمی باخەکەی بۆ چێ سەرفێکە بۆ ماڵ و منداڵی خۆی پیاو نابێ ڕەزیل بێ بۆ ماڵ و مناڵی خۆی بەڕاستی یعنی خێزانت حەقی لەسەرتە مناڵت حەقی لەسەرتە هەندێک پیاو هەیە بۆ دەرەوە عیبی نییە بۆ هاوڕێکانی خۆی شەپڵی شەپان بە پاراکە و سەرفێکات بەڵام بۆ ماڵ و منداڵی خۆی ڕەزیلە واللهی ئافرەتی واه بۆ تەلەفۆنی کردە و دێدی پیاوەکەم 5,000 مەداتێ و دێدی کەیفی خۆتە لەوە زیاتر نییە چی ئەکڕی ناکڕی عیلاقم پێوەی نییە لێدا دەرەشێت دەرەوە ئێ بۆ 5,000 چییە برا الحەمدوللا بوونەی بیدا بە سەرفیکە بۆ ماڵ و منداڵت کەواتە خێرشە برا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەو کەسەی کەوا عەلاقەیە خواردن ئەکڕێ بۆ ماڵ و منداڵی بۆ خێزانی ئەگەر بە نیەتی سەدەقە و ئەجر بیکڕی خوای تەعالا پاداش دەداتەوە هەر بۆ مناڵەکەی خۆت نیەتت ئەوە بێ خوایە جان لە پێناو تۆ ئەم مناڵانە بەخێوەکەم و خێزانمە و خزمەتیانەکەم هەرم نیەتەی بۆ دامەزرێنە دەفەرمێ بە سەدەقە بۆت حیسابە حتى الذي تجعله في امرأتك أهاتي كنانيك در خواردي مالو من دالتي دي خوي تعالى بصدقة بود حسابك بويا أمشيان فضل شتر خالي شتر كرامة أولياء الله سبحانه وتعالى بو ما اندرك كرامات هي لأيني في روز الإسلام أم بياوا كرامتي هبو بياو تشاك بو إيمان دار بو بۆیە ببینە پەڵە هەورێک کەوتەڕێ بارانی باران بە ئیزنی خوای پەروەردگار بۆ ئەوەی ئاوی باخەکەی بدات ئێستا پرسیارەکە لێرە ئەوەیە ئەم پیاوە چی کرد کە زانی وەلی خوایە
چوو لەوێ شوشە بخوات نە، گازی گر لە مار نە، دوو پشکی خوارد نە، شمشێریدا لە خۆی نە. بەڵکو ئەم پیاوە ئین ئەولیاؤه ئیلا المتقون، ئەولیای خوا ئەو کەسانن کەوا تەقوای خۆیان هەیە، کە فەرمانەکانی خوای گەورە جێبەجێکەن، ئەوەی کە حرامە لێی دوورەکەونەوە. ئەم پیاوە نەوێت یاڵە من کەراماتم هەیە، دەی وەرن سێرم کەن، من ئاگرە خۆم، من بەسەر ئاگرا بازە دەم، من نازانم شوشا خۆم. ئەمانە هەمووی خوزەعبەلاتە، ئەمانە هیچی ئەسڵی وەساسی نییە. کەرامەت ئەو کەسەیەکەوە ئیش بە قورئان و سنەتەکە، ئەو کەسە ئەولیای خوای تەعالە الذين آمنوا وكانوا يتقون. شێخ جونەیدی بەغدادی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ ئەگەر کەسێکتان بینی بەسەر ئاو ڕێی کرد و کەسێکتان بینی لە ئاسمان فڕی باڵی هەبوو، باوەڕی پێ مەکەن حتى تعرضوا أعماله على الكتاب والسنة، هەتاکو تەماشای کردەوەکانی بکەن بیدەن لە تەرازووی کتاب و سنت. ئەگەر کردەوەکانی بە جۆرەی قورئان و سنت بوو ئەوە باوەڕی پێ بکەنەوە ئەولیای خوای تەعالایە. ئەمما کابرا نایبینی لە مزگەوت، لە جومعە نایبینی، لە ناو خەڵکان نایبینی، وەڵامە ئەولیای خوایە، شەوانە چێ لە مەکە نوێژەکات. ئەم خوڕافەتە و کە بەسەر خەڵکا ڕۆشتووە ساڵەهای ساڵە، ئەولیای خوا بێ ئەبێ لە مزگەوت بێ، ئەولیای خوا بێ ئەبێ بێ بۆ نوێژی جومعە، ئەولیای خوا دەبێت لە خزمەتی خەڵکا بێ. ئەمما کابرایە خۆی گۆشەگیر کردو لە ناو کونە مەغارێک و لە غورفەیەکە و کەس نایبینێ و تێکەڵی کەس نابێت و نایە بۆ جەماعەت، ئەمە لەکوێ ئەولیای خوایە؟ ئەولیای خواوان نییە. سەحابە ڕەزای خوایان لێبێت هەمویان هاتچووی مزگەوتیان نەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوای ئەولیاکان بوو، پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم، ئەهات لە مزگەوت پێشەوایەتیە کرد، ئیمامەتیە کرد، لە خزمەتی خەڵکا بوو. ئێکەچی ئەم پیاوچاکەش بە حیساب پیاوچاکە لە ناو مزگەوتە نایبینیت. بۆیە ئەمە یعنی وریابن خەڵکانێک فێڵتان لێ نەکات. ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە جەنگی ئوحود حەفتا لە سەحابە کوژرا. باشە، و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەری شکا، دگانی شکا، خوێن بە باڵایە هاتە خوارەوە. باشە بۆ ئەو شمشێرانەی بێباوەڕان تەئسیری کرد لە سەحابە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری مبارەکی شکا. بۆچی ئەمڕۆ ئەم شمشێرە، ئەم ئاسنە، ئەم شوشەیە تەئسیر لە خەڵکانێک ناکەن کەوا ئیدعای وەلایەتەکەن و کاڵێن ئێمە وەلی خوین؟ بۆیە دەبێ بیرکەینەوە بەڕاستی. ئەمانە هەمووی سحرە، شەعوەذەیە، دەجەلە. کەرامەت ئەو کەسەیە کە خوای پەروەردگار هەڵێ بژێرێت و کردەوەکانی بە جۆرەی قورئان و سنەتە. ئەگەر وا بووی بەڵێ کەرامەت هەیە، ئیمانمانش پێیەتی و پیاوچاکانش هێن لەسەر ئەوە. خاڵیشی تر فەضلی کەسابەت، یعنی ئەمە بۆمان دەرێکەوەی ئینسان پاڵ نەداتەوە، چاوی لە دەست خەڵک نەبێ، بەڵکو هەوڵدا کەسابەت بکات، کەسابەتێکی حەڵاڵ. ببینن ئەم پیاوە چۆن خەریکی زەرعاتە، ئەم پیاوە خەریکی باخی خۆیەتی، لەولاوە ئەی کاتە سێ بەشەوە و بەشێکێدا بە فەقیر و هەژاران و بەشێکشی بۆ کەسوکار و منداڵەکەیەتی، بۆ ماڵ و منداڵی خۆی. کەواتە ئینسان دەبێت کەسابەت بکە، نەک پاڵی لێداتەوە چاوی لە خەڵک بێت. و خاڵێکی تر حفظ الله لعباده الصالحين وتجارتهم. ببینە خوای تەعالە چۆن عەبدەکانی خۆی پارێزێت و چۆن بەرەکەت ئەکاتە ناو تیجارەتی ئەو کەسانی کەوا بۆ خوای گەورە سڵحاون. کەواتە هەر کەسێک مەشروعێکی خەیری هەیە، هەر کەسێک تیجارەتێکی هەیە، هەر کەسێک ئیش و کارێکی هەیە، دوکانێکی هەیە، با بۆ خۆی پلانێکی هەبێت، بەرنامەیەکی هەبێت، بەشێ لە ماڵەکەت ئەگەر کەمش بێ بیدەلاوە بۆ فەقیر و هەژاران. قەستەم بەخوا خەڵکە ناسم ڕاتبەکەی ملیۆنێکش نییە، هەموو مانگێک بەشێ لە ڕاتبەکەی داناوە بۆ فەقیر و هەژار. ئەی تۆ ئەلحەمدولیلا مانگانە 2 ملیۆن زیاتر دەسەکەوێت، ملیۆن نیوەکە دەسەکەوێت، 3 ملیۆنت دەسەکەوێت، ئەی بۆ بەشێ لە ماڵەکەت تەرخان ناکەی بۆ فەقیر و هەژاران. داواکەم لە خوای پەروەردگار بە ناو جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی ڕەحممان لێکە و ئەخیری هەموو لایەکمان خێرکە و بەختەوەری دنیا و قیامەتمان کە والحەمد لله رب العالمین.